ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە، ڕۆژی جۆماڵی گوندی وەردەیە. ساڵانە لە سەرەتای مانگی 6 تەواوی هاوڵاتیانی گوند لە هەر ماڵێک 2 کەس 3 کەس 4 کەس لە هەر شوێنێک بن دێن بەشداریەکە لەو جۆماڵە. کاری هەرەوەزیە زبارەش پێگوترێ لە باڵەکایەتی نەریتێکی کۆنی باو باپیرانمانە. ئەو ئەتوانم بڵێم مێژوەکەی ڕەنگە بۆ 100 ساڵ بگەڕێتەوە. هەر لە بوونی گوندی وەردەوە ئەو جۆگەیە بە کەرستەی سەرەتایی لە بناری هەڵگوت لە شوێنی ئاوی بەفرە تەبان درێژە بێتەوە بە درێژایی 5 کیلۆمەتر لە گوندی وەردە. سەدان دۆنم زەوی ئاودێری لەبەرەکرێت بەشێکی چۆمان کە مقاتعی گوندی وەردەیە سوود لە سەرچاوی ئەو ئاوە وەرەگرێت. جگەلەوەی کە کاری هەرەوەزیە ڕۆژێکی خۆشە هەموو خەڵکی گوند بەیەکەوە کۆ ئەبینەوە، بەڵام بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیشە. جارشتر ئێمە 200-300 کەس لێرە کۆ ئەبینەوە یەکتری ئەبینین کە ڕەنگە ئەو فرسەتە لە هەلوو مەرزی ئێستادا بە ئاسانی ڕێک نەکەوێ هەموو خەڵکی گوند یەکتری ببینیت. شوێنەکە سەختە بە کەرستەی سەرەتاییشە، بەڵام ئیرادەی خەڵکی گوند خزمایەتەکەیان پتەویان عیلاقاتیان سوپاس بۆخوا کێشەی کۆمەڵایەتی تێدانی هەموو خەڵکی گوند تەبایە بەیەکەوە دێن ڕێژ پێکان دێن ڕێنمایی گەنجەکانەکەن بۆ شێوازی ئیشکردن و بردنەوەی جۆماڵەکە بە ڕۆژێک ماوەی 5 کیلۆمەتر تەواوەکەی. الله أكبر سمع الله لمن زۆر بە جۆش و خرۆشەوە ساڵانە دێن جۆماڵی ئەو گوندەی ئەکەن باوەڕ بکەوە دێن ئەڵێ کا لە ئاهەنگەکەن چینە ئاهەنگوا دڵخۆشن. ئەو جۆگەیە نزیکەی 5 کیلۆمەترە. ساڵانە لە زمانی باو باپیرانەوە بە بێڵ و تەورەشی سادا 5-6 ڕۆژان پێوە ئەبوو تا جۆماڵیان ئەکرد. بەڵام خۆشببختی ئێستا هەم خەڵکەکەی زۆر بووە و هەم گەنجەکان زۆر بە جورئەتەوە کە دێن بە ڕۆژێک 2 ڕۆژ جۆماڵی گوندەکەی بە جوانی ئەکەن. ئەو جۆگەیە جۆگەشی بەسوودە لە گوندەکەمان هەم لۆ ئاودێری باخچە و ڕزوباغ و ئەوانە وەلو هەم حیواناتی جۆگەشی زۆر بەسوودە. لێ خەڵکەکەی ئێمەش بە جۆش و خرۆشەوە دێن بەبێ ماندی بوون جۆماڵی گوندەکەی ئەکەن. سەرەتا کەمە دێن یەکەم جار دەست پێکەین سعادەوەوانە لەوانەیە هەیە شتێ خۆیان کێکێک ئاوەک بیپشش تەوزع دەکرێت سعات 12 یەکوانە نانەخورێ دواتر پشودانشی دیکە ئەکرێتەوە و تا سعات 4:30 بەردەوام و جاروەیە بڕۆژی خلاصەبی زاریشوەیە 2 ڕۆژانە خاینی و ئیشەکە کۆتایی پێدێت.